ئەمە تەوەری ژووری هەواڵی ئەم شەوە لەگەڵ میوانەکەم تاوتوێ دەکەم بەڕێز محەممەد علی حەکیم شۆڤەکاری سیاسی لە تارانەوە لەگەڵم دەبێت. بەڕێز محەممەد علی سپاس کە لەگەڵمانی. ئەمە بزانم کە پرسی حەشدی شعبی ئێستا لە نێوان فشارەکانی ئەمریکاوە بۆ چوونی جیاوازی بەرپرسە و سەرکردەکانی عێراق چی لێ دێت؟ پێتان وایە بە فتوایەک دامەزراوە پێویستی بە فتوایەکە تا هەڵبوەشێتەوە؟ بنای خدای گەورە مهرەبان، سڵاو لە ئێوە بینەرانتان و کارمەندانی کەناڵەکەتان. لە سروشتی بابەتەکەدا حەجی شعبی کە ساڵی 2014 پێکهێنرا بە فتوای مەرجەعی باڵا بەڕێز سەید عەلی سیستانی، لۆ باوەڕەدام داواکاری دیکە نییە لە دوای داواکاریەکانی هەرێمایەتی و نێودەوڵەتی تێدا ببێتە هۆی هەڵوەشاندنەوەی حەجی شعبی. بڕوام وایە حەجی شعبی کە بە فتوای مەرجەعی باڵا دامەزرێنرا هەڵناوەشێنرێتەوە مەگەر مەرجەعی باڵا فتوایەکی دیکە دەرنەکات کە ئێستا زۆر ئاشکرا لای هەمووان حەجی شعبی کە بەستراوەتەوە بە یاسا دەنگانی لەسەر کراوە لە ساڵی 2016 لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئێستا بربەستێکە و دیوارێکی بەرگریە لە باکوور تاوەکو باشووری عێراق. لەو باوەڕەدانین کە هەندێک لایانی هەرێمایەتی و نێودەوڵەتی کە دەیانەوێت حەشدی شعبی هەڵبوەشێنرێتەوە لە کۆتایی ڕێگاکەدا بتوانن بەدڵی خۆیان حەجی شعبی هەڵوەشێنەوە. لە بڕوایەدانیم حەجی شعبی چارەنووسەکەی هەڵوەشانەوە بێت. بۆیە سەردانەکەی بەڕێز سوودانی بەسترا بۆ بە چەندین کارتێکەری دیکە. زۆر باشە، بەڵام لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویاندا هاوکاتە و شەڕەتوندەی کە لە نێوان بەرەی مقاومە و ئیسرائیلدا هەبوو، دەگوترا کە گروپەکانی بەرەی مقاومە بە تایبەتی حەشدی شعبی لە کۆتاییدا سەری عێراق دەخۆن. ئایا مانەوەی حەشدی شعبی نابێتە هۆکاری تێکچوونی هاوسەنگی هێز لە عێراق و ئەو ئەگەرانەی کە بۆ ناسەقامگیربوونی عێراق هەیە؟ وەکو سروشتی بابەتەکەدا ئێمە بە واقعی بین و ڕاشکاوانە قسە بکەین. دوایین بەیاننامەی بەڕێز سیستانی باسی لەوە کرد چەک تەنیا لای دەوڵەت بێت. ئەمە واتای ئەوە نییە ئەگەر چەک لای دەوڵەت بێت دوور بێت لەو گروپە چەکدارانەی کە لە دەروی کۆنتترۆلی یاسادان، واتە هەموو گروپە چەکدارەکان لە نێوان دوو کەوانەدا مقاومە بەرەی مقاومە پێویستە دوور بن لە ناوخۆی عێراقی، دوور بن لە بەرەی عێراقی و ناوخۆی عێراقی و بوونەکەشی وەکو دیوارێک دەبێت بۆ پاراستنی وڵات، بۆ ئەوەی نەبێتە پاساو بۆ بەشێک لە کارتێکەرە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان کە دەیانەوێت سێبەری خۆیان بخەنە سەر حەشدی شعبی یاخود بە ئامانج بگرن. حەشدی شعبی بڕوام وایە بە دیاریکراوی داواکاری ئەمریکان نەبووە کە حەجی شعبی هەڵبوەشێتەوە، بەڵام داواکاری ڕاستەقینەی دۆناڵد ترامپ لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق ئەوە بووە کۆتایی بە بوونی گروپە چەکدارەکان بێنرێت یاخود بەشێک لە گروپە چەکدارەکان کە لە دەرەوەی یاسادان یاخود کۆنتترۆل ناکرن. بابەتەکە لەبارەی حەجی شعبی نەبووە، چونکە هەڵوەشاندنەوەی حەجی شعبی وەکو هێزێکی چەکداری عێراق وایە، واتە وەکو سوپا هێزانیەکانی دیکە وایە کە لە چوارچەوەی حەشدی شعبیدا ئێستا جموجۆڵیان هەیە و بوونەتە هۆکاری ناسەقامگیربوونی عێراق. ئەمە بەس لەی هەر هەمان گروپن و داوا دەکرێت کە ئەگەر حەشدیش هەڵبوەشێتەوە یا تێکەڵ بە سوپای عێراق بکرێت. ئەمەم داواکاریە سەرەکیە لە عێراق دەکرێت. پێتان وایە لە کۆتاییدا سوودانی لە ژێرم فشارانە چه بژاردێکی لە بەردەمدا دەبێت؟ لە ڕاستیدا بەشێک لە فتوواکانی بەڕێز مەرجەعی باڵا لە دوایین فتوواکانیدا کە بەڕێز محەممەد حەسانی بڵاوی کردەوە لە بەیاننامەکەیدا داوای 5 داواکاری کرد. یەکیان چەک لە دەستی دەوڵەت بێت، بەڕێز سوودانی لەلایەکەوە و بەشێک لە لایەنەکانی دیکەی عێراق. بۆیە بەڕێز سوودانی ئێستا لە نێوان
چەکوچی بەڕێز مەرجەعی باڵاو و بەشێک لەلایەنی هەرێمایەتیەکانیدا بە دیاریکراوی لە ناو عێراق بۆیە ئێستا لە نێوان دوو چەکوچدا ئێستا لە بارودۆخێکدا کەس ئیرەی پێ نابات چونکە بەشێک دەیانەوێت گروپە چەکدارەکان بە تەواوی هەڵبۆشێنرێنەوە ئەمەش لەلایەن بەشێک لە وڵاتانی هەرێمایەتی و نێودەوڵەتی قبولکراو نییە بۆیە بەڕێز سوودانی و سەردانەکەی پەیوەست بوو بە پێشهاتەکانی ناوچەکە بە تایبەتی دوای ڕوخانی ئەسەد ئەمەش لە کاتێکدایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مەرجەکانی خۆی دەسەپێنێت بە دیاریکراوی کۆتایهێنان بە هەژمونی ئێران لە عێراق چ لەسەر ئاستی دەوڵەت یاخود گروپە چەکدارەکانی نزیک لە خۆی بێت واتە هیچ داواکاریەکی ڕاستەقینە نییە لەلایەن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا دۆناڵد ترامپ کە داوای کردووە بەشێک لە گروپە چەکدارەکان بوونیان نەمێنێت بۆیە چەند لایەنێک هەن لە نێوان گروپە چەکدارەکان کە لەناو حەشدی شعبیدان بۆ ئەوی ئامانجەکانی خۆیان بەدەست بهێنن. بە سەردانەکەی سوودانی بۆ تاران کردەوەی کە لە تارانەوە بیسترا پێچەوانەی ئەو هەوڵانە هەیە کە لە دەرەوە و لە ناوە بۆ هەڵۆشانەوەی حەشدی شعبی باسی لێوە دەکرێت. ڕێبەری ئێران دەڵێ پێویستە ڕۆڵی حەشدی شعبی فراوان بکرێت و بەرەی مقاومەش بەهێزتر دەکەن. چ خوێندنەوەیەک بۆ ئەم پەیامە دەکەی لەم کاتە هەستیارەدا بە تایبەتی؟ بڕوام وایە بەڕێز خامنەی ڕێبەری باڵای ئێران لە 5 تویتدا بابەتەکەی سەردانی سوودانی باس کرد تەنانەت یەک تویتیشمان لەلایەن بەڕێز سوودانیەوە نەبینی کە ئەو تویتانە جەخت لە چی دەکەنەوە واتە جەخت لەوە دەکەنەوە ئەوەی کە گفتوگۆی لەبارەیەوە کرا لە کاتی سەردانەکەی بەڕێز سوودانی و بنەمای ئەو سەردانەی لەبارەی ئایندەی گروپە چەکدارەکان بووە ئایندەی گروپە چەکدارەکان و چەند بابەتێکی دیکەش واتە هەروە ئایندەی ناوچەکە لە ژێر سێبەری و لە دوای ڕوخانی ڕژێمی سەرۆکی سووریا بەشار ئەسەد بۆیە هەڵوەشانەوەی حەشدی شعبی بابەتێکە ئەستەمە ڕوونادات بەڵام دەکرێت گۆڕانکاریەک ببینین لە قۆناغی داهاتوودا کە گروپە چەکدارەکان تا ڕادەیەک ون بن ئەمەش بابەتێکە دوور نییە ئەم بابەتە دوور نییە و بەشێک لە گروپە چەکدارەکانی دیکە بڕۆنە ڕێز حەشدی شعبی و تێکەڵ بکرێن چونکە لە ڕاستیدا دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد زۆر باشە. بەڕێز محەممەد عەلی حەکیم شۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە تارانەوە لەگەڵمان بووی.